لەسەرم بابەتە میوانجاری بەڕێز مەریوان هادیشوانیمان کردووە کە بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی هەولێرە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. بەڕێز مەریوانم کاتت باش سڵاوت لەبێت. ئەمێ پێشتر بابزانین چەند زەوی زیادەڕۆی لە هەرێمی کوردستان هەیە و ئەو زەوی زیادەڕۆیانەیەکەوێتە سنووری شارەوانەکانی هەولێرەوە ژمارەیان چەنە؟ زۆر سپاس. تەبیعی یاسای بەنێوکردنی زەویە زیادەڕۆکان بریتە لە یاسای ژمارە 3 ساڵی 2019 کە بەپێی یاسای ژمارە 7 ساڵی 2021 هەموار کراوەتەوە. تیایدا ئاماژە بەوە کراوە هەموو ئەو زەویانەی کە زێدەڕۆیان کراوەتە سەر لە پێش بەرواری سیویەکی 12 ساڵی 2020 دەکرێت لەلایەن شارەوانیەکانەوە کردداری بەناوکردنی ئەو زەویانە بکرێت، بەڵام بەپێی هەڵکەوتەی شوێنەکەیان و ئایا ئەو زێدەڕۆیە دەکەوێتە ناو نەخشەکردەکانی سەرۆکایەتی شارەوانیەکان یاخود دەرەوەیە. تەبیعی بڕەکە لە ڕێژەی 105ەوە دەست پێ دەکات تا ڕێژەی 125 وەکو ئاماژەم پێکرد بەپێی هەڵکەوتەی شوێنەکە و بڕی ئەو زەویەی کە زێدەڕۆی کراوەتە سەر کە ئاماژە کراوە لە نێو سنتەری شارەکان ناکرێت 200 مەتر زیاتر بێ، قەزاکان 250 مەتر و ناحیەکان 300 مەتر. بڕەپارەیەک تەرخان کرایە هەروەکو ئاماژەم پێکرد لە بڕی 105 تا وەکو 125 نرخی ڕاستەقینەی زەویەکە کە پێویستە ئەو کەسێک کە زێدەڕۆیی کردوتە سەر ئەو زەویە دوای ئەوەی لەلایەن شارەوانیەوە لاری نەبوونی پێدرا بەوەی کە هیچ وەکو دەڵێ ڕێگریەک ناکاتە سەر شەقامە گشتیەکان یان خزمەتگوزاریە گشتیەکان، کێشەیەکی ئەوتۆ لەگەڵ نەخشەکردەکانی ناو سنووری سەرۆکایەتی و بەڕێوەبەرایەتی گشتەکانی شارەوانی دروست ناکە. دەکرێت لەم دەرفەتەدا زێدەڕۆکار سوودمەند بێ بەوەی کە پارچە زەویەکەی کاک مەریوان ژمارەی ئەو زەویانە لە هەولێر ژمارەیان چەندە و لە هەموو هەرێمی کوردستانیشە چەند زەوی لەو شێوەیە هەیە؟ بەڵێ لە تێکرا هەرێمی کوردستان نزیکەی 250,000 بڵێن حاڵەت هەیە لە هەر 4 پارێزگای هەولێر پەتەرسا پارێزگای هەرێمی کوردستان. ئەوەی مەبەستم بۆ باسی کەم بەڕێز چەندی لە هەولێرە لەو ژمارەی کە هەیە ئەو بڕەپارەیە پێویستە ینی ژمارەیەکی زۆر لەو زەویانە لە ئامارێکی زۆر دەقیقم لەلانی داوا لێبوردن دەکەم. ئامارێکی زۆر دەقیقمان لەلانیە چونکە من بەرپرسیارەتیم بە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانەیە دەکرێت لە ناو سنووری سەرۆکایەتی شارەوانی و ئیداری سەربەخۆی سۆران ئەوانە ژمارەیەشتر هەبێت. باشە کاک مەریوان ئەو ژمارە زەویەی کە هەیە و زیادەڕۆییان کردووە شارەوانیەکان لێی بەرپرسن لەوەی کە ئەم زەویە ینی خاوەنەکەی مستحقە کێ بڕیاردەرە کە ئەم زەویە بکاتە ناوی خۆی یاخود نابیگەڕێنێتەوە؟ بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ئەگەر هاودژێکی ئەو تۆی لەگەڵ نەخشەکردەکانی سنووری سەرۆکایەتی و بەڕێوەبەرایەتی گشتیەکان نەبێت لەناو ئەو نەخشەکردیانی کە مصدقن لەلایەن بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاوەدانی دەکرێت شارەوانی ئەو کات بڕیار لەسەر ئەوە بدات کە ئەو زەویەیە بەناو بکرێت یاخود پێویستە زێدەڕۆکار ئەو زێدەڕۆیە لا بدات لەسەر زەویەکان. ئەو بڕەپارەی کە دوێنێکە لە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئاماژەی پێکراوە کە بەسپاسەوە لەلایەن لەسەر ڕاستپاردەی بەڕێ جەنابی وەزیری شارەوانی بووە کۆمەڵێک هاوڵاتی یان کۆمەڵێک ئەو زێدەڕۆکارانە کە لە کاتی بەنێوکردنی پارچە زەویەکانیان گلەی ئەوان هەبی کە بڵێن بڕەپارەکە زۆرە ناکرێت بە یەکجار بە یەک دەفعە ئەو بڕەپارەیە بدەن لۆیە هاوشێوەی هەموو بڕیارەکانی تری کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جارەشان ئەنجومەنی وەزیران بڕیارێشتری لە ژەوەندی هاوڵاتیاندا بەوەی بەچەند قیستە بەڕێز مەریوان بە چەند قیست لە هاوڵاتیان وەرەگیرێ هیچیان لێ وەرەگیرێ لە بری ئەوەی قیستەکە بارەتیان لێ وەرەگیرێ؟ بەڵێ تاوەکو ئێستاکە چاوەڕێی هاتنە خوارەوەی تعلیماتەکەین بەڵام بە خۆشحاڵیەوە دیارە دوێنێکە لە کۆبنەوەکی ئەنجومەنی وەزیران پەسەندی ئەو پێشنیارەی جەنابی وەزیر کرایە کە بەوەی کە دەسەڵاتی جەنابی وەزیرە یان دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە کە ڕێنیشان دەرمان بن لەوەی کە بە چەند قسم بتوانین ئەو بڕەپارەی لە هاوڵاتیان وەربگیرێت. باشە سەتا چەندی هاوڵاتیان توانای ئەو پارەیان هەیە بیدەن لە پای ئەو زەویە زیادەڕۆیی هەیەت ینی هاوڵاتیان هەمویان نەتوانەوە قیستانەوە خۆی بن یاخود نا ئەویان چۆن چارەسەرەکرێت؟ تبعی وەکو ئاماژەم پێکرد بڕەپارەکە 105 بڕەپارەی ڕاستەقینەی نرخی زەویەکەیە
یعنی بڕەپارەیەکی ڕەمزیە بەڵام دیارە نیگەرانی لێ هاوڵاتیان هەبووە بەوەی کە هەندێک لە پارتە زەویەکان دەکەونە ناو سنووری سنتەری شارەکان کە نرخەکانی لەوانەیە بەرز بێت بۆیە لە بەرژەوەندی ئەوانیش ئەو بڕیارە درایە هاوشێوەی هەم بڕیارەکانی تری حکوومەت هەرێمی کوردستان کە کار ئاسانی بۆ هاوڵاتیان وەکو زەوی سندوقی کۆمەڵێک ئەو بابەتانەی تر کە لە بەرژەوەندی هاوڵاتیان درایە. بەڵێ بەڕێز مەریوان هادی بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی هەولێر لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان.